نووسینگەی دەستگای نووری حیکمە لە شاری هەولێر هەڵدەستێت بەکردنەوەی خولێکی درێژخایەن تایبەت بە مناڵ و نەوجەوانان لە هەردوو ڕەگەس. لە خولەکەدا ئەم بابەتانە دەخوێندرێت: جوان خوێندنەوەی قورئان، ئەتەجوید، فێربوونی پیتەکانی قورئان، لەبەرکردنی قورئان، ئاداب و ڕەوشتی ئیسلامی، سەرڕای چەندین چالاکی تری زانستی و تەرفیهی هەمە جۆر. تەمەنی بەشدار بوو پێویستە لە نێوان 8 ساڵی بۆ 15 ساڵی بێت. بەڕێوەچوونی خول لە کاتی بەیانیان دەبێت. قوتابی لە 6 ڕۆژی هەفتە تەنها 1 ڕۆژ دەوام دەکات. وانەکان لەلایەن ستافێک لە مامۆستایانی بە ئەزموون دەگوترێنەوە. لە بەرواری 1/9/2022 ناونووسین دەست پێ دەکات و دواکات بۆ ناونووسین 30/9/2022 دەبێت. بۆ ناو تۆمارکردن سەردانی پرزگەی دەستگای نووری حیکمە بکە. هەولێر سەر ڕێگای کۆیە، پشت مزگەوتی مەولانە خالیدی نەقشبەندی، تەنیشت پارچی کانیاو، یا پەیوەندی بکە بەم ژمارە مۆبایلانە.